بەناوی خوای بەخشندەی میهرەبان بران و خوشخانی بەڕێز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ لە هەر شوێنێکی ئەم دنیای هەن لە بەرنامەیەکی تری تایبەتدا لەسەر بابەتی گەنج دێنە خزمەتان گەنج یاخود تەمەنی گەنجێتی ئەو تەمەنەیە کە تەمەنی ڕۆژد و کۆبوونەوەی هەموو تاقە و توانەکانە لە مرۆڤدا و گەنجان ئەبینین لە مێژوودا گۆڕانکاری زۆریان کردووە بۆیە گەنج گرنگیکی تایبەتی هەیە یاخود تەمەنی گەنجێتی گرنگیکی تایبەتی خۆی هەیە بۆ زیاتر قسە و باس لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆسای ئاینی و بانخواست و شەرعناس کە خۆی وەکو گەنجێک لە ناو مجتەمع و کۆمەڵگەدا کە کاریگەری هەیە زۆر بەڕێز مامۆسا عادل عیسە جەباری مامۆسا سڵای خوان لێبێ. وعليكم السلام ورحمة الله وبركاته جزاك الله خيرا بخيرات. زۆر سپاس مامۆسا ئەگەر بەوە دەست پێ بکەین لە ڕوانگەی شەرعەوە بە بۆچوونی جەنابتان تەمەنی گەنجێتی یاخود لاوێتی چ کاریگەریەکی یاخود چ گرنگیەکی هەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي وجب خير هاتن داوا كارم لخواي پروردگار ام برنامه ببيته توشوي قيامت من وپاشان بيته هوكاريك بو نزيق بونوي گنجان من لآيني پیروزي اسلام وبردنوي يكجاركيان شكم پیغمبر صلى الله عليه وسلم افرميت من هل وصفي گنجا ومكانتي گنج لإسلامه لما باشتر شكنابم گنج فخري بيو بكا ياخد بكاتا مشخلي إيشي روجاني كأويش بريتيا لو فرمودي پیغمبر عليه الصلاة والسلام أفرمي 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حوتشي نوتوج هن لروج قيامتا پروردگار لجير سيبري عرشي خوي ياخد سيبري كي تايبت مند هيا بو أو كساني كالريزي شكوداريان لأجيري يكيك لوانا شاب نشأ في عبادة ربه يعني گنجيك كتمني گنجي و لاويتي و هەرەتی خۆشگوزەرانەکانی لە پەرستشی پەروەردگارە سەرف کردووە ئەمە خۆی بۆ خۆی یەکێکە لەو توێشوانە کە ئینسان لە تەمەنی لاوێتیە پێویستە بیکاتە مەشخەڵی ژیان یعنی تۆ لەم حەوت چین و توێژەی کە پەروەردگار باسییانەکە بریتیە لەوانەی یەکێک وەک ئیمامی عومەر ئیمامێکی عادل سەرکردەیەکی عادل کە ئەصلح الله به العباد والبلاد کە خوای پەروەردگار هەم وڵاتی پێ باشەکە و هەم يعني خەڵکیشی پێ خۆش گوزەران ئەکا لەگەڵ ئەو سنفانەیە یعنی گەنجێکی مەجهول کە مەسەڵەن کرێکاریەکە بەقاڵیەکە ماڵ و مناڵی خۆی بەخێو ئەکا چاوی لە حرام نییە پەروەردگار ئەیهێنێتە ئاستی خەڵکە گەورەکان یعنی گەنجێک لە کۆمەڵگەی ئێمە ئیسلاحی حاڵی نەفسی خۆی کردووە بە دوای شەرعی خواوەیە حەزی بە خراپەکاری نییە خۆی ساڵحە و هەوڵی ئیسلاحکردنی کۆمەڵگا ئەدا پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لەگەڵ عومەر و عوسمان و عەلی و ئەبوو بەکر و ئەو جۆرە سەحابە و هاوڵانە حەشریەکە کە عەدل و عەدالەتیان چەسپاندووە من ناتوانم لەوە یعنی زیاتر گەنج هەڵنەم کە باشتر بێت بەو مستەلەحەی کە بیری لێ بکەمەوە. دیارە فەزلی گەنج زۆرە مامۆستا و جەنابەت باس کرد بەڵام هەندێک گەنج کە ئێستا لیان بپرسی یاخود زۆر جار کە نەسیحەت و ئامۆژگاریەکرێن بەوەی کە لەخوا نزیک ببنەوە یاخود پەیوەست بن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە یا خزمەت کەن خزمەتکار بن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام ئەوان بە بیانی ئەوی کەڵێن گەنجین هێشتا هەڕەتی خۆشیمانە بۆ بیانەوە پارێزکار نین یاخود خۆیان ناپارێزن یاخود ئەڵێن ئێمە جارە تەمەنمان ماوە کە بینیشمانە زۆربەی گەنجەکان لە تەمەنی گەنجیا دنیا بەجێ دێڵن ئامۆژگاری بەڕێزت بۆ ئەو گەنجانە چییە؟ مامۆسای بەڕێز مۆزوعی گەنج کاتێکە لە تەمەنیە ئەژی وا ئەزانێ ژیان لە پێناو ئەو ڕائەگیرێ ئەوە معادلەیەکی زۆر خراپە بۆیە ئەوەکو عولەماش فەرمیانە شاب شعبەت من جنون یعنی گەنجێتی بەشێکە لە شێتی یعنی کەوتم گەنج وابیر ئەکاتەوە ئەو تەمەنە ڕائەوەستێ بۆ ئەو بەڵام وانییە گەنجی و تەمەنی لاوی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ دوو نیعمەت هەیە زۆر کەستایە گۆڕاون یعنی دۆڕاون ئەویش بریتێ لە چی لە صحەت و لە فەراغ گەنج هەم فەراغی هەیە و هەم لە ساغیشی هەیە یعنی کاتێک کە تۆ سیر ئەەکەی ئەختیارێک ڕیشسپێک کە دێ بۆ مزگەوت مەجبورە بێ بۆ مزگەوت ئەگەر نێ بۆ مزگەوت یعنی ناشرینەکانی ناشرینتر ئەبن بەڵام گەنجێک کە دێ بۆ نوێژ گەنجێک کە ئیلتیزاماتی دینی هەیە کە فەراغەکانی ئەقۆزێتەوە بۆ ئیشی چاک بۆ خزمەتکردن
هەر بۆ خۆی گەواهیدەری ئەوەیە کە ئەو گەنجە شایستەی ڕێزە لە کۆمەڵگە. یعنی بەنمونە من تەعجبم دێ گەنجێک وا ئەزانێ ژیان لە پێناو ئەوە ئەوەستێ، ژیان ناوەستێ. ئێمە چەند مەراحلێکمان هەیە لە گەنجی، گەنجێتیەکمان هەیە پێش هاوسەرگیری و پێش بەرپرسیارەتی. ئەو کاتە باشترین کاتێکە بۆ گەنج بتوانێت توێشووی سەفەری ڕێکەی کۆکاتەوە، چکە ممکن نییە گەنجێک لە تەمەنی 10 ساڵی و هەتا ئەگاتە 18 ساڵ ئەگەر لەو بینە علمێک و زانیاریەک و شتێک بۆ خۆی بنیاد نەدا لە دوای ئەوە ممکن نییە بتوانانی ئەو توانایی هەبێت. یعنی ئێمە گەر بچینەوە عەسری سەحابە، عەسری زێڕینی ئەم ئومەتە، سەیری سەحابە بکەن. ئوسامەی کوڕی زەید تەمەنی 16 ساڵە، جەیشێکی جەڕار کە عەدەدەکەی 3000 نەفەرە، عومەری کوڕی خەتاب سەربازە لەو جەیشەیە. عەجەبە عومەری کوڕی خەتاب بەو هەموو استراتیژیەتەوە، یاخود خالیدی کوڕی وەلید شمشێری پەروەردگار، یاخود ئەو سەحابانەی تر چۆن ڕێ ئەدەن ئوسامەی کوڕی زەید قائیدیان بێ؟ چێ ئەم کەسە هەڵ ئەبژێرێ؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. یعنی ئەم گەنجە توانای ئەوەی هەبووە لە 16 ساڵی تەمەنیە ئەوە پێشکەشکە کە محەممەد المصطفى عليه الصلاة والسلام وما أرسلناك إلا رحمة للعالمين كافة للناس بشيرا ونذيرا. کەسایەتی ئەو گەنجەی هەڵسەنگان و عەجەبە ئێستا گەنجێک تەمەنی ئەبێتە 20 ساڵ باوکی بەترسەوە داوای ژنی بۆکە، پێویستە خانوویشی بۆ بکڕێ، سیارەشی بۆ بکڕێ، اینجاش ناتوانێت ژنەکەی بەرێتە ڕێوە. ئەو هەموو هاوسەرگیریانە هەڵ ئەوەشێتەوە. ئەم گەنجانە لە ئومنیاتێکە ئەژین کە پێم وایە تەنها خەون و خەیاڵە، وا ئەزانن ژیان لە پێناو ئەوانە ئەوەستێ، شەهادە لە پێناو ئەوانە ئەوەستێ، تەمەن ڕا ئەوەستێ هەتاوەکو ئەوان ئیشەکانی خۆیان مەیسەرکەن و بەرجەستەکەن. بەڵام ئەوە بەڕاستی وانە وەکو شاعیر ئەفەرمێ وەکەم من صغار يرتجى طول عمرهم وقد أدخلت أجسادهم ظلمة القبر. چەند گەنج و چەند مناڵی جوان و لاو هەبوو عمریان ئەکشێنرا، ینی دایک و باوکیان دەڵغێ ئەوەی پیانەوە لێدا گەورە بن ماوەیەکی تر و ئەمرەیان پێ بکەن و حەجیان پێ بکەن و لە بەردەستیانە چایەک لەسەر سفرێ بۆ میوانەکانیان دانن. وقد أدخلت أجسادهم ظلمة القبر. ئەو لە شولارە جوانە، ینی هەر کەس ئێمە کەیسە لە سلێمانی دانوشین بڕۆ سەیری نەخۆشخانەی هیوا بکە، دەیان گەنجی جوان ئەبینی، دەیان مناڵی ساوا ئەبینی کە ترسی مردن تۆ قانونی مووی بە گیانیانەوە نێشتووە. یعنی پێویستە گەنجیش بیرێ لە خۆی بکاتەوە، چکەم ئێستا خەرمانی گەنجێتەکەی ئێستەیە. بەڵێ ماسا باسی کەم تەرخەم یا خەم سالی گەنجێ کرد. هۆکار زۆرە بۆی کە گەنجەکان بەداخەوە لەم ڕۆژگارەدا ئەبینین ینی خەم سادێکیان پێوە دیارە، یاخود ناتوان شان بدەنە بەرپرسیارەتی. هۆکارێکی دیار کە بۆ بە دیاردە بەکارهێنانی تەکنۆلۆژیایە. گەنجی وە ئابینی هەتاوەکو نوێژی بەیانی، هەتاوەکو دەنگتریش خەریکی پۆبجیە، خەریکی فەیسبووکە، یعنی وای کردووە کە ئیشکارەکانی تەحتیل بوون، یعنی هیچ ئامانج و هەوڵێکی ناتوان لە ژیانەوە دەست بێنێ. ئامۆژگاری بەڕێز شێ بۆ ئەو گەنجانەی کە تەکنۆلۆژیا ئاکرێ سوودێکی باشی هەبێ، بەڵام ئەوان زەرەوەمەندن لێ. خۆی ئێمە یعنی هەموو ئەو شتانی کە لە ژیانی ڕۆژانەمانە ئەگوزەرێ هەر سەردەمە و سەردەمیەکە کە کۆمەڵێ تەحەدیات و کۆمەڵێ فیتنە و کۆمەڵێ خێریشی تایە. یعنی تەکنۆلۆژیا ئەگەر ئینسان بە نمونە لە ڕابردووە ویستبایی مەسەرەن بچێ لە مزگەوتێک لە لای مامۆستایەک فێری علم و دین بێ، یاخود ویستایە بەحسێکی علمی لە دوو توێی 100 کتێبا دەری بکە، ئێستاکە لە ڕێی ئەو وەسائلانەی کە بەرجەستە لە تەکنۆلۆژیا و لە ژیانی ئێستەی ئێمەیە زۆر بە ئاسانی شت دەست ئەخا. بۆیە بۆ گەنج بەهەشت و دۆزەخی لە گیرفانی خۆیەتی. یعنی قەنەعەتم هەیە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام کاتێکە بە ئەبوو دەردە ئەفەرمێ ئینە لێڕەبیکە عەلەیکە حەقا وەلیئەهلیکە عەلەیکە حەقا وەلینەفسیکە عەلەیکە حەقا. یعنی مۆبایل حەقی پەروەردگاری تایە و حەقی نەفسی خۆشتی تایە و حەقی ماڵ و مناڵیشتی تایە. یعنی چەندین جار یعنی ئینسان کە گەنج پێویستە لە مۆبایلە مافی پەروەردگاری خۆی بەدەست بێنێ، لە ناسینی پەروەردگار. ئەلحەمدولیلا بە سەدان جەلسە فێربوونی قورئان، فێربوونی سونەت، فێربوونی دین، گوێگرتن لە مامۆستایانی معتەبەر هەمووی لە ڕێی ئەنتەرنێت و ئێستا ئێمە بەرنامە تۆمار ئەەکەین، خۆمە کەناڵێک نییە دەعوام بکە. یعنی بە شتێکی جوهدێکی بەشەری بە مۆبایل و بە چەند کامێرەیەکی متەواضع لە شوێنێکی متەواضع ئادانشین، نە ئیتار و نەشتی پێشکەوت و ئێمە ئەمە بۆ گەنج ئەەکەین. ئەگەر گەنج نەتوانێت گوێی لێ بگرێ، ئەگەر گەنج نەتوانێت لەم هەکبەیە هەڵگۆزێ و شتێ بۆ خۆی بنیاد بنا و توێشویە کۆکاتەوە، ئێمە بچین لەکوێ پێی بڵێن؟ یعنی ئێمە بە ئاسانی ئەچینە بەردەست ئەو دەی ئەویش ئەبێ شتێک بۆ مافی خۆی کە مافی قیامەتێتی، کە مافی پەروەردگارێتی، شتێ بۆ خۆی هەڵگۆزێ.
ومنیش ئەزانم یعنی ئێستا من هەر خواخوامە کاتێکم هەبێ قورئانی تیا بخوێنم کاتێکم هەبێ سەر لە کەسوکارێکم بدەم پەیوەندی بە جەنابت و چەند برایەکە بکەم سیلەی ڕەحمی بکەم بەڵام ئەزانم گەنج فەراغی زۆرە یعنی ئەو بابەتە شەرعیانی تیابێ گەنجە ڕەنگە چەند دقەیەک حەسکە عەتاری بکە چەند دقەیەک حەسکا سەیری شتێکی تەرفیهی بکە کە حرام نەبێ بای ئەوەی تایە ئیسلام جێتیا بێتەوە بەڵام کابرایەکدا ئەمشێ هەتاوەکو سێ بەیانی خەریک تیکتۆک و فەیسبوک و لە لایڤی ئەم خەڵکی فاسق و فاجر دەرەچێتە لایڤی ئەوەکە و لەوە کاچێتە ئەوەکە و مایک وەرەگرێت جنێ و بە ناموسی خەڵکەدا تا سێ نیوە ڕۆژ ئەخەوێ سێ چوار فەزیشی لەسەر ئەفەوتێنێ ئەمە یعنی چ مافێکی پەروەردگاری وەرگرت چ شتێکی کرد بۆ قیامەتی خۆی وەقسەگەلێکی تریش زۆرن بەڵام نەکتەفی بهذا القدر مامۆستا ئەگەر بابەتەکەت وەزت تایبەتی تر بکەین لەو گەنجانەی کە وڵات بەجێ دێڵن یاخود کۆچەکەن ئەمە هەر کەس مافی خۆیەتی لە هەر شوێنێک ئێوە بژی ئێمە ناشینە سەر هۆکاری کۆچەکە بەڵام کۆچەکەن بۆ وڵاتێک بۆ مەملەکەتێک کە بە هەموو معنای جیاوازە لە وڵاتی خۆی لە ئاین لە کەلتور لە زمان لە زۆربەی شتەکانی جیاوازن و گەنجانێک لەوێ بەداخەوە ینی هەردوو دیوەکەی هەیە دوورەکەوێتەوە لە دین بۆ معنایی کە لەو بی ئەوە بژی ئەوەکو ئەوان مامەڵە بکە ئەمە جەنابەت تێبینی چییە لەسەر ئەو گەنجانەی کە دوورەکەونەوە لێرە و بەداخەوە لە دینیش دوورەکەونەوە خۆی مەوزوعی کۆچ و سەفەرکردن شەرعی خوای پەروەردگار زەبتی کردەوە بۆ چەند بابەتێک ئەبێ مەوزوعی برسێتی فەقیری تیان نییە چکم وما من دابة في الأرض إلا على الله رزقها هیچ دابەیەک نییە نەک ئینسان يعني حشراتێک مێرولەیەک شتێک نییە ڕزقی لای پەروەردگارە فەکەیفە بە ئینسانێک یعنی مێسە خۆمان بێنەوە ئێمە زاوای خەڵکین غەزوورمان هەیە کەس و کارمان هەیە یعنی ئەگە هەر زۆر زۆرش لێ بکەین بەخوا نامرین لە برسە یعنی پەروەردگار وعدی ئەوەی داوە کە ڕزقی هەمومان واسع بکە و ڕزقی هەمومان بدە بەڵام ئیتر بە قەدەری خۆی ئێستا خەڵکەیە لە ئەوروپاژی 5 غەسلی هەیە وە گەنجی وای شێ 20 ساڵە لێ توانای نییە بچێ سیارەکەی بشۆرێ وەنیە یخۆم گەنجە لە ئەوروپاشە يعني موضوعي رزق باش كراوه فإن رزق مقسوم وسوء الظن لا ينفع أو جنجيك أتيتا أوروبا دين أقوري أيوه مثلا واخوي درخا على أساس سيفلايز بوا مثلا جنجيتي وادرخا كمان مثلا أميوكو مجتمعاتي أوروبي بجين بخواي خيالت خاو بخواي هتاوكو خود لفروردگار دور خيتو جيانت آلوستربي چكم برايكي أي ناسم وبياوكي ديندار وبرزة وتي مامۆستا ئێمە وەختی خۆی کە هاتینە ئەوروپا مثلەن یعنی شۆخ و شەنگی چیاکان و دارە سەوزەکان و زۆری باران و وامانەزانی ئەم وڵاتە بەهەشتە بەڵام کاتێک کە هاوسەرگیریمان کرد کە مناڵمان بوو ئەنجا زانیمان چ قوڕێکمان بۆ خۆمان گرتەوە ئەنجا زانیمان ئەمە لە دوو توێی ئەم دیوار و خان و کۆڵانە جوانانە پڕە لە معانات و شتی ناخۆش بۆیە من نەسیحەتی ئەو گەنجانە ئەکەم ئەگەر ئێوە مثلەن بەهۆی عدالەتی ئیجتیماعی وڵاتی خۆتان جێ ئێڵن ئەچنە ئەوروپا ئێوە هەوڵتان ئەوە بێ على الأقل شتی چاکی ئەو وڵاتانە فێر بن بنمونە فێری زمان بن فێری ئەو بابەتانە بن کە خوێندن هەتاوەکو مەرحەلەی ڕەنگە بەلاش بێ خۆبەخشانە بێ هەوڵدەن لە خۆتان لە مزگەوتەکان نزیکەنەوە خۆتان لە خەڵکی باش نزیکەنەوە چکۆم برا هەیە مەسەلەن لەو وڵاتانەیە بەدە ساڵ بە 15 ساڵ بەهۆش خۆی نایەتەوە یعنی تەمەنیش ئەڕوا ئێستا تەمەنی 25 ساڵە ڕۆیشتووە بۆ ئەوروپا 20 دایک و باوکی بە 45 لێرە جێشتەوە کاتێکە دێتەوە دایکی نەماوە ئێستا من خۆم هاوڕێی خۆم ملتەزم و دیندارە پێڵێن بۆ سەفەر ناکەڵێ مامۆستا نایەمەوە ڕەنگە چەند بەرنامەش ببینێ بزانێ باسیەوەکەم ئەڵێ مامۆستا بۆ کوێ بێمەوە نە دایک ماوە نە باوک ماوە کەسێک نەماوە کە من بچم دڵم پێی خۆش بێ برایە لە ماڵ خۆیەتی ڕۆژێ دوو ڕۆژەی بینم و تەواو یعنی بۆیە 2-3 ساڵ جارێک دێمەوە ئێوە ئێستاکە هەرەتی گەنجێتیتانە هەرەتی لاوێتیتانە کاتی ئەوەیە کە ئینسان کە چووە ئەوروپا خوای پەروەردگار لەبیر نەکات چکەم لەبیرکردنی پەروەردگار ئینسان خۆی لەبیر ئەکا نەسوا الله فەنەسیەهم ئەو گەنجە کە خۆی لەبیر ئەکا و خۆی ئەداتە دەست ئافرەتێکی ئەوروپی لە 10 ساڵی داهاتووە ئەزانێت کە دوو کچی لێ بوو کچەکانی بووە 12 ساڵ لەسەر دین پەروەردە نەبوونە لەسەر عادات و تەقالیدی کورد پەروەردە نەبوونە وە قسەگەلێکی تریش زۆری شەیە مامۆستا یعنی ئەگەر ئێمە باسی ئەو خەم و ناسۆرانە بکەین کە من خۆم هاوڕێم هەیە خەڵکێک ئەناسم لەوێ کە ژیانی پڕە لە مکەسەرات پڕە لە معانات خەڵک ئەناسم هەیەی دەوڵەمەنە بەڵام لەبەر ئەوەی وەختی خۆی جوانی شۆخ و شەنگی ئافرەتێکی ئەوروپی مارەی کردووە و ئێستاکە چۆن بڵێ کورد ئەڵێ ئاو لە شوێن بێڵی نایە
دووسێ کچی گەورەی هەیە ناتوانێت بێتەوە، دووسێ مناڵی هەیە وەکو ئەوروپی گەورە بێ ناتوانێت بیانهێنێتەوە. بەڵام ئەو کەسانی کە چوونەتە ئەوێ لەگەڵ ئافرەتێکی کوردی مسلمانە هاوسەرگیریان کردووە، ساڵانە سەفەرەکەن دێنەوە، مناڵەکانیان کوردی پارا و ئەزانن. دوایە ئێمە خەڵکی ئێرەی خەڵکی ئەوێ نیمان. بەڕاستی سەرڕەنگە گەنجێک ببینێ بڵێ بەخوا وانە ئێوە قسەی گەرم و گوڕ ئەەکەن، بەڵام ئینە غەدەن لناظیره قەریبون، بەیانی بۆ ئەو کەسەی چاوەڕێکان نزیکە ئەلەیسە الصبح بقەریب، بەیانی نزیک نییە. من وعدە دەمە هەر کەسێک لە داهاتووە بۆی دەرئەکەوێ کە لەسەر ڕێگەی هیدایەت نەبێ پەنجەی پەشیمانی ئەگازەوە. تەمەنا ئەکەم ئیشاڵڵا من گومانی خێریشە بم، چکە من کە بەو سەفەرانی دێمە بەریتانیا گەنجێکی زۆرە بینم لە مزگەوتەکان. ئەو گەنجانش باعیسی ئەوەن کە ژیانێکی ئینشاڵڵا ئیماندارانە چاوەڕیانەکە. وەکو جەنابش دەزانانی ئێمە چی کاتێ دێن ئەو هەموو گەنجە و ئەو هەموو خەڵکە دیندارە، ئەوە یەکێکە لەو نیعمەتانە کە دڵمان پێ خۆشە. بەڵام ئەوە یعنی ئێمە بە سەدان هەزار گەنجمان هەیە لە ئەوروپا، ئێمە ئەوانە ئەبینین. تەمەنا ئەکەم ئەو گەنجانی لە شوێنەکانی ترن بخزێنە مزگەوتەکانەوە، بخزێنە سنتەرە دینیەکانەوە، لە ڕێ ئەوێەوە هاوسەرگیری بکەن، خەڵکی چاک بدۆزنەوە، برای باش بدۆزنەوە. چکەم بۆ بێگومان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی المەرء عەلا دینی خەلیلی، تۆ هاوڕێیەکی مخەدەرات فرۆشتە بێ بگیرەی ناو سیارەکە تۆش بە مخەدەرات فرۆش لە قەڵەمە دریوانی مامۆستا. یعنی ئەم شتانە ئینسان سەیری هاوڕێەکەی بکە، لەگە خەڵکی باشابی، ئوموری باش، عایلەی باش، خەڵکی چاک، هاوسەرگیری چاکیش ئەکەی. ئەم سادێنە سەر ئەوە پرسیارێک لێرە دێتە پێشەوە. هەندێک گەنج بیانوی ئەوان هەیە کە دوایە ڕەفیقی خراپ بەلاڕێیا بردوون بەداخەوە کە بۆ پێی کە جەناب شارەزای لە ژیانی ئەوروپا ینی گەنجانێکی زۆرمان بەلاڕێیا ڕۆشتوون. یعنی بۆ ئەبێ گەنجێک بە بیرروباوەڕ و ئیمانێکی دامەزراوە نەتوانێت ڕەفیقێکی خراپی بگۆڕێ. بۆچی ڕەفیقێکی خراپی بە هەندێشتی خراپ بە هەندێشتی ینی بێمعنا کە ئەوێ نەفسی پێتێ بکە بۆ ئەو کاریگەری لەسەر ئەم گەنجە باشە هەبێ. لەو حاڵەتانەی کە ڕەفیقی خراپ بەرەو خراپە ئەیبا ئەو گەنجانە چی بکەن باشە، یاخود تا چ ڕادێک تا چ ئاستێ ڕەفیقی و هاوڕێتی ئەو خەڵکی خراپانە بکەن یاخود نەیکەن. معلوم جناب تمام وصايب الرئيس المرء على دين خليله أما فلينظر أحدكم من يخالل. كاتيك ساحي مسلمان ساحي ملتزم لقى ساحي كسي فاسق وفاجر جاي سبب منا اصلا رنگا من باندازيك نزيق مولا خلشي خرابوي تمناب كم باش بيت بلام كسي كبخو بخشانه ملتزم ودينداره اتشي هاوردي كسي خراب اكا بتماي دعوه كردنينيه بتماي اونيه بيه نتصري ام كسهر خوي سطرصت بيت يعني هیچ گومانی نەبێ لەوەی کە بەرەو دۆڕان ئەڕوا. بۆ تۆ ئەگەر وەکو مسلمانیە کە خوای پەروەردگار ئەمری پێت کردووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەگەر کەسێک لەسەر دەستی تۆ هیدایەت وەرگرێ بۆت باشترە لە 70 وشتری سوور، یعنی 70 پاس کە ئیشت بۆ بکەن، 70 تەکسی لە بینی شارەکانە ئیش بۆ تو بکەن بە ئەندازەی ئەوە خێرە بۆ تو. چکۆ مەگەر ئینسانێک 70 پاس 70 تیارە لە مەتارێکا ئیشی بۆ بکە حتمەن یەکێکە لە بزنسمانە گەورەکان ئەو عقليته بوا أخملينه تو كهورتي جنجك أكي كأهلي نيرجي أهلي مزجوتي أهلي روجوي دس ديته دس جنجك أو مثلا إشي خرابك هورتي خلشي خرابك أتشيت شويني خراب روج دو روج سير روج أجر تو مشروعي دعوة نبي بو أو مشروعي دعوة شياطيني هي بو شكم يما إنساني مسلمان شيطان لبي المرصاد أبوي من بقناعته ألم إست الشيطان إيش لمن أكا بلام لو ريك من ضعيف امتياعه وإيش لجناب اشتكى لو ريك ضعيف امتياعه وإيش لو برانش أكاك لبشتي كاميرون وأوانش سيري إماغا خو شيطان ناتواني لدريقه وبوتو بي يعني جنجي كأتشيتا فناي جنجي كي خرابكار مشروعي چاك سازي بيني بو برامبر مشروعي خلطان دني أمي بيه بجدي يعني ما خلق أبو مثلا دو فري لي داوة لقل كسيقا من خوم لشوينيك إيشمان أكرد هلا كردستان جنجم أبيني بيش نيجي أكل لمزقود ڕۆژانێک بۆ هاوڕێتی هەندێک کەسی ئەوانەیە کرد کە باسی وانە کرد ئێمە توانین خوا پەرستین بە بێ نوێژوانە ئەم بینی بەرەڕووی منە هات جگەرەی پێ بوو جگەرەکەی فڕادا یعنی لە پێش نوێژیەوە گەیشتە ئەوەی کە جگەرە بچێشێ و من ببینێ لە من تەریقەوە بێ کە ڕۆژانێک بوو لە پشت ئەوە نوێژمە کرد سەی کە بزانە مەشروعت پێ نەبوو بۆ هاوڕێکت ئەو مەشروعی پێ بوو فتمنى أكم هر برايك لهر كسين خويا ما خوش مان لخلتي خراب نزيق بينو يواش باش سنة مان بيتر كا مزقوت مان بيتر كا دواي وامان ليدي بخوار ريشاكش مان اتاشينو انجا ابينا ها خوشي قالتا مان بيكا
يعني نتبینیەوە کەسانی کە ملتەزمن ئاهلی مزگەوتن لە بەریتانیا لە وڵاتانە لەگە خەڵکانێکی خراپە چنە دەرەوە دوای ماوەیەک دەڵێ ها مەلا ئەوە معنای چییە؟ یعنی تۆ گەر وەفات بەرامبەر دینەکەت بوایە ئاوات بەسەرا نەئەهات. فبۆیە خەڵکی موسڵمان یەکەم شت خەڵکی ڕەخنەت لێگرێکەوەی بە ملتەزمی دینداری وەکو گەنج، و دووەم جار ئەگەر شوێنی بکەوی ئەڵێ ئەگەر وەفات بەرامبەر دینەکەتە بوایە وات ناکەت. فبۆیە موسڵمان ئەبێ پێگە و بە زمانی ئێوە پۆزیشنی خۆی بزانێ، سەنگەری خۆی چۆڵ نەکا، هەوڵی چاکسازی گەنجی تر بدە. فداواکەم لە خۆی پەروەردگار عاقبەت خێریان کە. مامۆستا مقابل بەو گەنجانەی کە لە ڕێ لایەنداوە ئەبینی کۆمەڵە گەنجی باش لە وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەتی بەریتانیاش ینی جێ دڵخۆشین جێ ئومێدن کە دەستی خێران هەیە لە پرۆژە خێرخوازیەکان تەنانەت لە دەستگیرۆیکردنی فەقیر و هەژار لە کوردستان لە کەفالەتی هەتی و لە زۆربەی پرۆژە خێرەکان دەستیان هەیە. ینی ئەکرێ ئەمە هەڵسەنگانێکی بۆ بکرێت کە بڵێ لە وڵاتە ئینسان ئیرادەی خۆیەتی هەر کامیان بکە و خوای پەروەردگار فەمەن شاء فلیؤمن ومن شاء فلیکفر، بەڵام ئەو ئیمانەکەی هەڵبژاردووە. ینی ئەکرێ بڵێ ئەمانە ئیخلاسی تەواویان هەیە لە کار و کردەوە عەمەلیانە و یاخود چی بکەن بۆی کە ئیدامان هەبێ بەردەوامیان هەبێ. وڵای مامۆستای بەڕێز ئەو گەنجانی کە لەوێ ئیلتیزامیانێ مەوزوعی ئیخلاص لا يعلمه إلا الله، إخلاص بس الله أزاني، ملائكة نازان بينوسن، شيطانش نازاني ليت يقدا. إخلاص سر بين الله وبين عبده، سرك لبين الله وبندكي. موضوع إخلاص خينا أولى، موضوع التزامي جنج تشكيد الخوشية، يعني جنجانك أبيني من قناعة موايا جنجك لولاتك وكو الروج آوا كمنتهاي فساد وخرابة كاريتيا من ئێستا خۆم ئەوروپا بە گونجاو نازانم داش و ڕەنگە جەنابشت لە منەوە نزیک بوو بێتی زانی بێتت کە من چەندێ معاناتم هەیە لە ئەوروپا دانشم بە حەقیقەت، چکۆم نەک بۆ خۆم لە مناڵەکانیشم ئەترسم، لە جیلی داهاتووم ئەترسم، لەبەر ئەوەی هیچ حڕیەتێک نییە مجتەمەعاتی ئەوروپی پێی نەگەشت بێ. لە بەریتانیا گەنجێک ئەبینی بە مولتەزمی لەو بەریتانیایی کە مەسەلەن جەنابەت تایە ئەژی من دێم بۆ ئەو برایانە تایە مولتەزمن ئەو گەنجانە بەتایبەت 10,000 ئینسان پەرژینی قایم بێ لە ڕووی بینەران و جەنابەت خۆیان کردووە بە سەگ، کولانی سەگیان لە ماڵەوە دروست کردووە، دەستی سەگیان بۆ خۆیان دروست کردووە، دەمامکی سەگیان بۆ خۆیان کردووە، جەنابشت متەتەلیعی ماشەڵڵا ینی سێرچوانە تێ ئەگەڕێ، یعنی 10,000 ئینسان لە وڵاتێکی وەک بەریتانیا، یعنی ریزنێکی نەماوە بۆ ژیان. گەنجێک لەوێ مولتەزم بێ کە ئەیبینی دێ سرە بگرێ ڕسم لەگەڵ نابگرێ، بەخوا ئەوم لە خۆم پێ باشترە. گەنج هەبووە من لە بێرمیگام وتارم هەبووە لە مزگەوتەکەی ئێوە لە سوانزێەوە هاتووە بۆ ئەوێ، الله ئەکبەر، بەخوا ئەو من بواە لێ وتاری بدای ڕەنگە من نەچوومایە بۆ لای. یعنی ئەمە جێگەی دڵخۆشیە کاتێکم مزگەوتەکانە بینی چۆن بڵێ تەجەموعێکی گەنجی تایە، ئەو هەموو گەنجە ڕوو لە دینە، معنای ئەوەیە ئەم گەنجە لێرەوە بە دینەوە دەچۆ. بەڵام ئیستیقامەت پێغەمبەر عليه الصلاة والسلام خوای پەروەردگار پێ فەرمێ فلذلك فاستقم كما أمرت ولا تطغوا، بۆ ئەوە ئەمرمان پێت کردو ئیستیقامەتە بێ. ئیستیقامە شيخ الإسلام ابن تيمية فەرمێ أعظم الكرامة عند الله لزوم الاستقامة، گەورەترین کەرامەت بۆ ئەو گەنجانی بەریتانیا کە ئەیان بینی لە مزگەوتەکان ئیستیقامەتە. تەمەناکەم لەسەر ئیستیقامە بمێننەوە، تەمەناکەم لەسەر ئەوە بمێننەوە کە دوو ڕۆژی تر ئیمام و خەتیبی چاکیان تیا دەرکەوە. مۆزوعی ئەوەش کە باس کردوتت هەندێک گەنج گوێ بۆ فەساد و ئەوە نادا. ئەندرۆتێیت ئەڵێ من بەس ڕێز لە موسڵمانەکەم، غێری موسڵمان ڕێز و احترامی نەماوە. چۆن تۆ ئێستا زانین لە کەنیسەی پرۆتستانتەکان پیا و پیا و لێک مارا بڕێوە نییە، ژن و ژن لێک مارا بڕێ، یعنی لە کەنیسە مەشروعیەتی پێدراوە تاکە مجتەمەع موسڵمانە ڕوبەڕووی ئەوە ئەبێتەوە. بۆ لەبەرەوەی دینی ئێمە ئەڵڵا پارێزگاری لێکە. خەتیبێک ناتوانێت دەستی تێ بخە، عالمێک ناتوانێت لە سعودیە و ئیمارات و قەتەر و کوردستان و ئەفغانستان و دەستی تێ بخە و حەڵال حرام کا و حرام حەڵالکە، وەنیە چکەم دینێکی ئیلاهیە. ئینا نحن نزلنا الذکر وئینا له لحافظون. ئەندرۆتێ دەڵێ ئافرەتێک بە حیجاب و ماڵی لە سەروی کڵابێکەوە بەیانان دەرەچێت بۆ حیجابە بەردەم ئەو هەموو فەسادەیە بەبێەوەی حیساب و ئەوام بکە. گەنجێک ئەبینی بە ڕیش و بە هەیئەتێکی دیندارانەوە لە ناو مەطعەمێکە ئیشەگار ڕۆژانە سەدان ژوندێ سێرڤیەکە بەبێەوەی تەماح لە ژنێ بکە و دەیتیان بکە و لەگەڵیان بچێتە دەرەوە. ئەمە خۆی بۆ خۆی گرنگی ئیسلام ئەگەینێ لەناو ئەو گەنجانەیە. و من ئەو گەنجانە چی جارێک ئەبینم وەڵڵاهی زۆر دڵم پێیان خۆشە. داوا ئەەکەم لە خوای پەروەردگار ئیستیقامەتیان پێ ببەخشێ و دامەزرانەکە و هەر ئەوەشیان بۆ ئەمێنێتەوە. شاب نەشأ فی عیبادەتی الله لە ڕۆژی قیامەتە وعد بە ئێمە نەدراوە، وعد بەوان دراوە، وعد بە پیرێک دراوە قەلبه معلق بالمەساجد. ئەگەر بە گەنجی ئاهلی مزگەوت نەبی
بە پیری سوژدەی درێژت پێ نابرێ کچێک بە گەنجی لە حیجاب و لە لەچک ڕانەیەت بەخوا ئەڵێ گەرمامە لەچک بکە ئافرەتەیە بەم تەمەنی کۆتایی لە چکەکە و ملتەزمە بۆم جێڕاتەوە ئەڵێن ئەگاتە ناو ماڵەکە کورە ئەڵێ خنکاین هەتا دەستێگەی لە چکەکەی فرادا بۆ ئافرەتیش ئەناسم لە خۆم و نزیکە خزمی خۆمە بەتەمەنە ئەڵێ بە ئەڵڵا ئەم فۆتە و ڕفتەیە لەسرم کەم و سەرمەدا لەژان سوبحان الله یعنی تۆ وەرە ئافرەتێک چووکەم لەم ناڵێەوە ڕاهاتووە لە چکو فۆتە و بۆیمەکەی بکاتەوە لە سەری ژانەکە ئەڵێ هەوادا لەسرم سەر بژانەکە بەڵام بۆ ئەو چکم لەم ناڵێەوە ڕانەیەت بۆیە گەنجیش ئاوا وعدی ژێر عەرشی پێدراوە. مامۆستا بە تێگەیشتنی جەنابتان لە ڕوانگەی شەرعەوە گەنجی سەرکەوتوو کێیە؟ گەنجی سەرکەوتوو من باع دنیا بآخرەت هەر کەسێک دنیای خۆی بفرۆشێ بە قیامەت چکەم تەمەن هەلێکەوتی ئەپەڕێ عەبدوڵای کوڕی زوبێری کوڕی عەوام ئیمامی حەسەن ئیمامی حوسێن ئیمامی عەلی حتى معلوم جەنابتە لە سیرەیە واردە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو هەموو عەشیرەت و قەبائیلانە کۆ ئەکاتەوە پیان ئەفەرمێ یا بەنی عەبدی مەناف یا بەنی فلان یا بەنی فلان هەموو ئەو خەڵکە ئاگادار ئەکاتەوە ئەبوو لەهەب بەو هەموو شەخسیەت و کەسایەتی و تاجری خۆیەوە وتی تەبەت یەداکە یا محەممەد هەردوو دەست بشکی ئەی محەممەد حاشاه صلى الله عليه وسلم خوای پەروەردگار ئاەتە نێرە دیفاعی لەکە لەناو ئەوانە برازاکەی ئەبوو لەهەب ئیمامی عەلی مناڵێکی تازە پێگەیشتووە دەست بەرزەکاتەوە لێ من بەیعەتەکەم ئەوە عەلی کوڕی ئەبی طالب قەڵای خەیبەری پێشکێنرە ئەوە ئوسامەی کوڕی زەید لە 16 ساڵیە جێشێکی تەمکین کراوە ئەوە عەماری کوڕی یاسر کە دایک و باوکی بە بەرچایەوە شەهیدەکە ئەبوو جەهل ئەوە مصعبی کوڕی عومەیر گەورەترین سەفیر لە ئیسلامە مصعبی کوڕی عومەیرە کە دایکی پەتی ئەخستە ملی لە ناو مەکەیا جێ گڕی ئەدا بە ناو مەکەیا و مناڵ یاری پێ ئەکرد کاتێکیش کە چووە مەدینە هیچ ماڵێ نەما ئیلا ئیسلامێکی تێکەوت و بووە یەکەم چەخماخەی هەڵکردنی شۆڕشی ئیسلام لە مەدینە و یەکەم ئیمامەتیش لە مەدینە کرابێ مصعب کردوێتی پێش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بزە ئەوە گەنجە لە ئیسلامە گەنج دەست بە دینەوە بگرێ پێش ئەکەوێ گەنج کاتێکە گۆرانی ئەڵێ گۆرانی بێژی میلیە لە تیکتۆک و فەیسبوک ئیم شەو تۆ باکە مانگێتر قورئان خوێنە دێت لای جەنابی مامۆستا بەرامبەرمان دانیشتووە لە کامیرەکە دەورێکی بانگبێژی تەواوەکە و دەسەکاتە بانگدان و تەنکە ڕیشە جواندا ئەنا و دێتە سەفی پێشەوە و ئەزانین ئیستیقامەیە ڕەمەزانێکینە پێشەوە ئیتر خۆی ئەبێتە ساحێب مزگەوت گەنج ئاوا لە ئیسلام پێش ئەکرد بەڵام تۆ سێکە زەلامی وامان هەیە لە شەستەکان و لە ناو حیزبێکی سیاسیە تازە چووەتە سەرکردایەتی هەموو تەمەنی 60 ساڵ اینجا ئەبێ بچێتە ئەنجومەنی سەرکردایەت دوای ئەوەش ئینتخابات ئەکرێت لە حیزبەکە ئەیهێنە خوار ئەڵێن بڕۆ بۆ ماڵ لەبەرەوەی ئێستا جیلی تازە پێگەیشتووە بەڵام ئەو گەنجێتیەی کە فێری دینت ئەکا وەکو ئیبن عوسەیمین و وەکو ئەلبانی و وەکو ئیبن عوسەیمین و وەکو بن باز و وەکو ئەم عولەما معاصرانە کە ناوی زۆربەیەکیان ڕەنگە کات نەبێ بهێنمەوە کە کاتێک بە گەنجی چیان کرد و بە پیری چۆن خوارڕێزی لێگرت هەتا شێخ ئەلبانی لە 82 ساڵی دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژووە بوو ئەیان چۆن ئەتوانی بە ڕۆژوو بی ئەوی تەعەجوبم دێ کەسێ بە گەنجی لاشەی خۆی لە حرام پارێزێ ئەڵڵا لە پیری بۆی نەپارێزێ ئەوەش بەرووبوومی گەنجیە. مامۆستا لە زۆربوونی ڕەفاهەت و خۆشی ژیان و زۆربوونی پێداویستی ژیان کە ینی مرۆڤی سەرقاڵ کردووە بە خۆیەوە بۆ معنایی کە دنیا زۆربەی خەڵکی لەلاڕێ لاداوە دواهەمین پرسیارمان یاخود بڵین دواهەمین داواکاریمان لە بەڕێزت وەسیەتت چییە بۆ گەنجان بەگشتی؟ والله من وەسیەتی کولیم هەیە بۆ گەنجان ئەوەیە ئیسە برایەک بەرامبەرمان دانیشتووە کە ژنی هێنا تەمەنای نەئەکرد شوێنێکە بێت یابێ ئەوە ئێستا ماڵیشی هەیە و حاڵیشی هەیە و ڕەنگە ئێستا بتوانێت خۆڵکمان کا لە ماڵی شاف بخەوی خۆی ئەڵێ پرۆسەی هاوسەرگیری بەلامەوە قورسترین شت بووە من جەنابت خوای پەروەردگار کاتێ لە سوورەتی نورا باسێکە ئەفەرمێ ئەگەر فەقیر بن یغنیهم الله من فەضلی من وەسیەتی کولیم ئەوەیە بۆ گەنج لە هەر شوێنێکی پێش ئەوەی ئاگری زینا بێتە گیانتەوە پێش ئەوەی ئاگری حرام بتوستێنێ خۆت بە چێژی حەڵاڵ گەنجێتێکە تێپەڕێنە هاوسەرگیریکردن موساحەبەکردنی خەڵکی چاک مولازەمەکردنی مزگەوت دەستگیرۆیکردنی فەقیر و هەژاران دانیشتن لە نزیکی تەوبەکاران ئەمانە هۆکارێکن بۆ ژیانەوەی دڵ چکەم گەنج نیعمەتێکە خوای پەروەردگار ئەیداتە خەڵکانێ و ئەوانیش ئەتوانن قەدری ئەو گەنجێتیە بزانن چکەم بەڕاستی هەموو ئەو پێشکەوتنانی کە هەیە وازانن مەسەن ئەوروپا گەنجی کورد و عەرەب و فارس و تورکی لەبەر ئێمە خۆش ئەوێ ئیقامەیەکت ئەداتێ گەنجێتیت لێوەرئەگری
تەمەنی لاویت لێ وەرەگرێ واللهی وایە مامۆستا وڵاتێکی وەک ئەڵمانیا ملیۆنی ئینسانی وەرگردووە لەبەروی شەیخ و خەیتیا زۆرە لەبەروی ڕێژەی پیربوون تایە 150 تێپەڕانەوە لە 67ە هاوسەرگیری ناکەن گەنجیان نییە خەڵکێک نییە بیانژێنێ کە ئێمە ئەباتە ئەو مەعمەلانەوە هەموو تەمەنت لە ئۆڤەرتایم و لە فولتایم و کورە برابای ئەوە با هەوایەک هەڵمژی جومعەکانت ئۆفکە بچۆرە مزگەوت لەگە خەڵکی باشا بگەڕێ ئیقامەتێ لە ساڵێکا دووجار سەفەرکە وەرە دایک و باوکت ببینە گەشتێکی حەج و عەمرە بکە گەنج داوا ئەەکەم لە خوای پەروەردگار بە تایبەتیش ئێوە لە ئەوروپان و ئەو گەنجانەی لەوێن فێری ئەوە بن کە بزانن تەمەن هەلێکە و تێ ئەپەڕێ و هەر کەسێکیش دەستی پێوە بگرێ لە ئاخیرەتە لە پیرەتەکەیە سەیری ئەو خەڵکانەکە کە لە ئەوروپا ئێوە لەگەڵیان ئەژین گەورەترین ئیشی حکومت پێنجشنەوە نییە حکومەتەکان منافەسەیەکەن ئێمە دەرچین مافی ئەوانەی کە پیرن و لە دارولعەجەزەیان باشتر ئەەکەین خزمەتیان زیاتر ئەەکەین جوانتر پاکیان ئەەکەینەوە لێرە ئەگەر پیرێژنێک ئەختیارێک بەخێو نەکرێ هەر حیای بنەماڵەیەک ئەچێ ئەوە نیعمەتی ئیسلام ئەو گەنجە لە گەنجێتی لە ماڵ و مناڵێکی چاکە پەروەردە بووە بۆیە لە پیریا ڕێز لە دایک و باوکێ و ئیلە ئاخری ئەوە ڕەوڕەوەی ژیانە گەنج تەمەنا ئەەکەم بیر بکەنەوە لە هاوسەرگیریکردن بیر بکەنەوە لەوەی کە ڕزق لە لای خوایە دەیان گەنجمان هەیە چووەتە ئەوروپا خۆشگوزەرانی نەدۆزیوەتەوە گەڕاوەتەوە بۆ ئێرە ئێستا لە کەلاردا ئەنشێ ماڵی هەیە مناڵی هەیە بۆیە ئەوەی کە ڕۆشتۆتە ئەوروپا مەشروعی ئەوروپی فەشەلێ ناوە کورە وەڵڵا خۆ ئەوەنش کوردستان جەهەنم نییە بگەڕێنەوە مناڵی ئەوانی تایە سەرکەوتوو بنەوە ئیقامەیان هەیە و ئیش و کەسابەتیانی و نوێژەکەن و جومعەکەن و جەماعەتەکەن و یاخود هاوسەرگیریان کرد یان لە مودێکی نزیکایی کرد ئەوانی مەشروعەکەی سەرناگرێ قەی چێگە خۆی مە باسەواکەن ئەڵێن ئەنیشتاین 50 توێژینەوەی کردو هەتا ئەم گڵۆپە داگیرسێنێ من و تو بەرنامەی لەسەر تۆمارکەین وە نییە قەیچێکە گەنجێکە گە ڕۆیشتە ژیانی ڕۆژاوە 10 ساڵ نەیتوانی سەرکەوتو بێ قەیچێکە بابگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی یعنی من خەڵک ئەناسم لەم سلێمانەیە گەنجە لەوێ ئیش ئەکا خانووی هەیە بای چل دەفتەر لەوێ هەتا ئێسش فرێشکلەی مەکا و لە خانووی حکومەت ئێکاکە ئێدە وەرە وڵاتەکەی خۆت سیارێ جوان بکڕا کچێکی جوانی کوردمارە بکە کورە بۆ گوێزەبانەکەت ئێمە داوت بکە لە خزمەتتاین کورە دوعای خێرت بۆ ئەەکەین لەگە خێزان تا عەمرێ بکە مامۆستا قسەکەم چۆنە بەزدیان یعنی ئەوە نیعمەتە بۆ گەنج یعنی من گەنج ئەناسم خانووی 30 دەفتەری هەیە لێرە داوێتی بکرێ مشک و ماریات جنیتیا دانشێ خۆی لە ئەوروپا نەجارێ و نەدوو نەسێ 20 ساڵ هیچی ئەەکەی 20 ساڵی ڕەحمەتی خوارد لێبێ بۆیە ئەو نیعمەتە پێش ئەوی بەسەر بچێ بۆی مناڵی خۆت ببینی لاوێتی خۆت ببینی خۆت نمایشکەی لە ناو کۆمەڵگەکەتە چەند ساڵێک لێرە بە دوای ویزەیەکی شنگن تەقدیم کە لەگە خێزانەکەدا بچۆ فەڕێ لێدە بچۆرە ئەو دوکانانی کە بە نەکبەتی پارەت یا پیا کردووە پیشانی خێزان و مناڵەکانتیدا ئەم شتانە هەمووی ئاسانە یعنی تۆ سەیری دەوڵەمەندەکان کە چۆن ئەژین سەیری مناڵی فەقیر کە چۆن ئەژێ بە شتێکەوە گردی هەر بەوە ئەیگرێ تەمەناکەم گەنجەکانمان فراوانتر بیرکەنەوە الله یەکەیە سبحانه وتعالى لە ئاسمان ئیشی عەبدەکانی ڕای ئەکا ومن يتق الله يجعل له مخرجا ومن يتق الله يرزقه من حيث لا يحتسب يجعل له من أمره يسرا هر کەسێ تەقوای خوا بکە الله هەموو ئیشێکی بۆ ئاسانەکە گەنجێکیش دوای نییە یەقەم بگرێ بڵێ وەڵا مامۆستا من تەقوای خواکەم 20 ساڵ نوێژەکەم ئیقامەم وەرنەگرە ئیقامە لای پەروەردگار حیسابی نییە لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة ئەگەر دنیا قیمەتی باڵەمێشێکی هەبوایە پیاوێکی ملتزم 20 ساڵە لە بەریتانیا جومعە و جەماعەتەکە مەسیرەکەی نەئەدایە دەست کەسێکی هاوڕەگەز باز بڵێ ئیمزایەکی بۆ بکەن و ئیقامە وەرگێ ئەم دنیاە شوێنی تاقیکردنەوەیە بۆ گەنج بۆ پیر بۆ کەسێکی ئەوروپی و بۆ کەسێکی شەرقی داواکەم لە خوای پەروەردگار عاقبەت خێریان کە وەگەنجانی ئێمە بگێڕێتەوە بۆ ئیسلام اللهم رد شبابنا إلى دينك ردا جميلا اللهم آمين خوای گەورە پاداش بداتەوە باوەساگیان ئێمە زۆر سوودمان وەرگرت لە قسەکان و وتەکانی بەڕێزت بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست برایان و خوشکانی عەزیز گەنجانمان بە تایبەتی دەستگرن بە تەمەنی گەنجێتیتانەوە و ئومێد دەکەم سوودێکمان پێگەیان دەبێتن بمێنن بە خۆشی بەختەوەر و کامەران بن خواتان لەگەڵ